هالاند هەڕەشە لە ڕیال مەدرید دەکات و دەچێتە بەرشلۆنا هۆکارەکەشی نزیک بنەوەی مباپێیە لەو یانەیە. یاریکردنم بۆ یانەی ڕیال مەدرید خەونی هەموو یاریزانێکی تۆپی پێیە، چونکە یەکێکە لە باشترین یانەکانی مێژووی تۆپی پێ و خاوەنی زۆرترین نازناوە لە چامپیۆنز لیگدا. ئێرلینگ هالاند ئەستێرە درەوشاوەکەی نەرویج کە تا ئێستا یاریزانی مانچستەر سیتی ئینگلیزیە، یەکێکە لەو یاریزانانی کە خەونی ئەوەیە دێرسی یانی ڕیال مەدرید بپۆشێت، بەڵام ئەو بابەتە بۆتە ئەستەم چونکە کیلیان مباپێ لەگەڵ ئەو یانەی ڕێکەوتنی کردووە. بەپێی هەواڵی ڕۆژنامەکان بێت هالاند بەریاری داوە لە یاریەکەیان بەرامبەر ڕیال مەدرید لە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ ئاستێکی ئەندە بەرز پێشش بکات کە ئەو یانەیە بکاتە دەرەوەی پاڵەوانەتەکە تا بیسەلمێنێت کە ئەو شایستەی ئەوەیە پەیوەندی بەیانە ئیسپانیەکەوە بکات. ئەوەش هاوشێوەی هەڕەشەی ئەو یاریزانە دەبینرێت دژی یانەی شاهانە. هالاند ئامانجی ئەوەیە بەو شێوازە بەرپرسانی ڕیال مەدرید ناچار بکات گرێبەستی پێشکەش بکەن و هەموو ئەوانش کاردانەوەی چوونی مباپێیە بۆ ئەو یانەیە کە تا ڕادێکی زۆرە و بابەتە یەکلایی بۆتەوە. هێشبەرە نەرویجیەکە دوو یاری داهاتووی لە چامپیۆنز لیگ بە دەرفەتێکی گەورە دەزانێت تا بۆ هەمووانی دووپات بکاتەوە کە ئەو شایستەی هەمان ئەو بەها و گەورانەیە کە پێشکەشی کیلیان مباپێ دەکرێت. ئەگەر نەیتوانی ئەو خەونە بەدی بهێنێت ئەوە هالاند بێ هیچ گومانێک گرێبەست لەگەڵ یانی بەرشلۆنا دەکات و لەو ڕێگەیەوە ڕکابەری کلاسیکۆ بەهێز دەکاتەوە و کێبڕکەی سەرجەم خەڵاتەکان لەگەڵ مباپێ دەکات تا چەند ساڵی داهاتوو.